بینرانی عزیز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. لە مەڵقەی بەرنامەیمانشێدا پرسی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵی تر لە چەند گۆشەیەکی جیاوازەوە دەخەینە بەرباس و گفتوگۆ. لە یەکەمین تەوەری بەرنامەکەدا تاوتوی ئەم پرسە دەکەین لە ڕوانگەی دەستوری و یاساییەوە و هەروەها ڕێوشوێنە یاساییەکانی ڕاگرتن یاخود دەڵۆشانەوەی یاسای درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم تاوتوێ دەکەین. هەروەها خستنەڕووی کاریگەری و کاردانەوەکانی دوای ڕێکەوتنی 29 حوزەیران لەسەر ئاستی جەماوری و کێشەنەخۆیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەر لە مەڵقەیەدا هەلومەرجی سیاسی ناوخۆیی و هەرێمی و کاردانەوەکان لەسەر ئەم پرسە دەخەینە بەرباس لەگەڵ میوانانی ئەم جارەی مانشێدا گفتوگۆیان لەسەر دەکەین. هەلومەرجی سیاسی ناوخۆیی و هەرێمی تا چەند کاریگەریان لەسەر پرسی درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێم هەبوو. ئەم پرسەش تا چەند کاریگەری لەسەر دۆخەکە دەبێت. کاریگەری لەسەر پەیوەندی لایەنە سیاسیەکانی هەرێم و پرۆسی سیاسی بەگشتی چی دەبێت؟ بۆ شیکردنەوەی زیاتری ئەم پرسە میوانداری بەڕێز دکتۆر کامران بەرواری مامۆستای زانکۆ و چاودێری سیاسیمان کردووە کە بەڕێزیان لە شاری دهۆکەوە لەگەڵمانە. دکتۆر کامران سەرەتا سڵاو لەبێ سوپاسی ئامادەبوون دەکەین لە بەرنامەکە. بەڵێ دکتۆر سەرەتا جەنابتان وەک چاودێرێکی سیاسی خوێندنەوەتان چییە بۆ پەسەندکردنی ئەو 2 پرۆژە یاسایی لە پەرلەمانی کوردستان پەسەند کرا؟ بەێ ئەم دەبینین ڕۆژهەڵاتە ناوی هەمی ڕەوشەکە ئالوز و شێلیدا دەچیتن ji ber vê çendê jî pêwîst e Kurd bixwe siyaset û bername û îstratîjiyet û programekê taze danin divan helûmercê siyasî da divan gorankariyê terêmî û cîhanî da bibine xudan statû bibine xudan dewlet bibine xudan kiyanek û li hev hatinekê bikin û ew hemû xeletê dîrokê di ber çavê xwe re derbas bikin û pêngavê karayê emelî eqlanayê zanistî bavêjin. Ew tiştê evrike li meydana Kurdistanê de ketiye ser medya Kurdî û tiştekê çare nivêsaz e ew beryarin li sihî vê mihê hatî nedanê bi rastî em destpêkê ewî vê biryarê bi temamî şermizar dikên em bi biryareka rast û dirist û rewa û mantiqî nadanîn çunku di helûmercekê taybet da yê neguncay biryarek hate danê ev biryare hemû xast û vîn û hezê gelê Kurd û xelkê Kurdistanê û xelkê demokratxwaz û aştîxwaz û Kurdperwer بۆچی بڕیارێکی نادروستە وەک بەشێک لە چاودێرانی سیاسی و بەڕێزی شتانەوە بۆ چوونەتان هەیە کە لە کاتێکدا لە پەرلەمانی کوردستان دەوتێت بە زۆرینی دەنگ پەسەند کراوە. ئایا ئەمە حکمی ئەمە بنەمایەکی دیموکراسی نییە کە بە زۆرینەی دەنگ لە پەرلەمان یاسایەک پەسەند کرێ بۆ بابەتێکی لەم جۆرە؟ gelek cara mir dişêtin zorîneya denga gelek kara bike bes ew kar net rast û net dirist û net rewan e yanî Saddam Hüseyin jî bi notneh sadê ji dengê şeab û Iraqê ku resmî bi dest ve înan belê ji cara ew şiriyet nebû ya xelkê Iraqê pêda li vêrê Perlemanê Kurdistanê yekem car tewqîta înana wî bername li wêrê xelet bû pêşwext amadekarî bûne hat bû nekirinê demê pêdivî da neda perlemantara yasêt saetê dawiyê da ji emirê perlemanî projeke wasa pêşkêş kir ya çarê difazayeka wasa da perlemanî da biryareka بەڵێ دکتۆر کامەران بۆچی بە بڕیارێکی نادروست دادەنرێ کە بەشێک لە چاودێرانی سیاسی و بەڕێزیشانەوە بۆ چوونەتانێ لە کاتێکدا کە بە زۆرینی دەنگ لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە ئایا ئەمە هیچێک نییە لە بنەماکانی دیموکراسی کە بە زۆرینی دەنگ لە پەرلەمان لەسەر پرسێکی لەو بابەتە یاسایەک پەسەند بکرێت بۆچی بڕیارێکی نادروستە؟ her biryareka bi zorîne hata pesendkirin manavê ew nîne biryareka demokratiye di wextê xwe da Saddam Hüseynî jî li Iraqê notneh sadê ji dengê Iraqiya bi dest vet înan weku resmiyat belê di navaroka xwe da wasa nebû. Em dizanîn hemî gava biryara zorîne neşerta biryareka rast û dirist bît berî her tiştekî vê tu rêz li kemînê û dengê xelkê dî jî bigirî şilayekî ve şilayê duê ve ew proje yasa di demekê neguncay da hata Perlemanê Kurdistanê û di saetê dumahiyê de ji emirê Perlemanî xiste dengdanê di fawzayeka wasa da Perlemanî her kesek li cihê xwe ne bêt û denga pejmêrî bêt û li ser qayê misaytir bîye zal bêt û bêxiye dengdanê û tu bêjî tewam û xilas ev şilayê hemû pêşêlkarî ne şilayê dî ve
اري برلمانك اگر نکاریتن نشیت و هند تحمل نبید گهداریا چند برلمان تارید خواب بکرد حتی اگر اپوزیسیون جی با اپوزیسیون جی بزانن اري او برلمان دشی چاو کشید گلکی نتوایی که حل بکرد شلای کی و شلای دوی و اگر هاتو چو بطلق آوه پرلمانتارک بگیت سروک پرلمانی گناه بید با اره اف کسید شستو چاره حتی نوکه به دست وان هزا هاتی نکشتنه و برزبونه اف هزارها پشمرگه اف هزارها میلیونها مالیت آوی ملتی وی ولاتی چو اگر وان بخنه محکمه اره ده توانا وان چی بید تو اف مروفده کنگیش وان بلگا و وان توانا خلاص بند. بله دکتور لماوی رابردو دا لسر پرسی دستور قیرانه کی سیاسی ئاتاراوە لە هەرێمی کوردستان دەوترێت ئەم پرۆژەیە تا ڕادەیەکی باش وەک هەردوو لە نێکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان دەڵێن تا ڕادەیەکی باش بۆ دەرچوونە پەسەندکردنی ئەم دوو پرۆژە یاسایە بۆ دەرچوونە لەم قەیرانە سیاسی کە هەرێمی کوردستانی بەتایبەت لەسەر پرسی دەسوو گرتبەوە بۆ چوونی بەڕێزت چیە ئایا ئەم قەیرانە بەم دوو پرۆژە یاسایە چارەسەر دەکرێت وەک ئەوان دەڵێن دەچێتە قۆناغێک لە چارەسەر یاخود وەک بەشێک لە چاودێرانی سیاسی دەڵێن ئاڵۆزیەکان قەیرانەکە قوڵتر دەکاتەوە. نخی اوه خلطی چارەسەر کردن خلطیه خلطیه کادی آنجی کرد بجن شیشتنا خوینه بخوینه یعنی تشتکی واسا نابیتن یعنی پیوسته هم برفرهتر تماشای و مسئله بکی هاتنا پروژه دستوری و دنگداناوی و وانتشتا همیا پیوندی چارەنویسی کرده و هیا یعنی کسی که منته که ملت کرد ناکد اگر دستور بزوریت پرلمانی اگر سروک هرمت پرلمانی دا بهت هل بجارتنه اگر پرلمان کردستان ببیت پرلمان که کارا اگر پرلمان دستوری سهراست کته و اگر پرلمان بکاریتن دستالاتا سروک حرم بجم دست نشان بکد اگر پرلمان بکاریتن محاسبت گل سروک حرم بکد اگر پرلمان همون سازیت کردستانی بنچاف را درباز بکد و بن کنترل پرلمان او حقه که شرعیه و ملتیه دیسان جی همو دزانیم برای سروک حرم کردستان حق خو کاندید کرنه نینه بو یک ساعت دیجی بر چنده جی مادام اوش لای گل و هاتی هل بجارتنه اوجی پیچوانه کو پارلمان تدخلت پارلمان بشه جی وی درج بکته و اگر تماشا که دست به که همو نخالق حتی دماهی همی دگل یک ناکوکم تایبتش عالی قانونی و کەواتە مەبەستی سەرەکی چی بوو لەمە بۆچینی جەنابەت مەبەستی سەرەکی چی بوو کەوا بە خێرایی ئەم پرۆژەیە پەسەند کرا؟ از باور کم حزب دسالتدار کردستان قیرانه که مازن دا دجین و نشین ریبری و جماوری خواب به نشان وان وعد و وعود داینه ملت خواه ده چاره سرکرنا گندالیه دا سرکفتن بینن نل عراقی و نجی الهرمی و نجی سراست جهانی سرکفتن باش تومار نکنه بر چنده روین جواقعی روین جی پرزگری که نافخویی اوه بو هکارک جبو هنده خلقه که دی پیوه مجید ببیتو بکارن اوان مشکلت خواه همیا بخنت پوست سروکات هرم دا اگر هم تماشا کنیم راستی سروک هرم نش عالی مادی نش عالی معنوی و پیوستی بوی پستاینینه سروک هرم کردستان برسکاک مسعود بازانی شد در وی پارلمان کردستان در وی سروکات هرم جی رولک کارای اکتیف باش بگیرید و سروک هرم الویره پیوست نبیت مجال دانستاندن نابین حیز سیاسی دا و نابین دا صلات دا بلکه او وکو حکمه کی وکو ناو بجیوانه کی پیوست رفتار بکتو و بریار بدتو نبیت پشکێک ئان جزئێک ژێوێ کێشەیە هەیە کوردستانê da کەواتە پێم ئەگەر بە بۆچوونی بەڕێستان ئەم پرۆژەیە تا چەند وەک پرسیم سەرەتا قەیرانەکە قوڵتر دەکاتەوە یاخود ئەم قەیرانە دەباتە قۆناغێک لە چارەسەر هیچ رنگێکی ئەف پرسە قەیرانê چارەسەر ناکە بەلکو دێ پرسگرێکێتە پرسێکا geleka kîr hem qeyran di navbera milletî û desalatê da dirist bît hem nabeyna opozîsyonê û desalatê da bi çi rengekî ji renga nabîte hokarek ji bo çareserkirina pirsgirêkê Başûrê Kurdistanê. بەڵێ دکتۆر بەشێک لە چاودێران دەڵێن ئەمە جۆرێکە لە سیناریۆ بە دواخستنی هەڵبژاردنەکانی هەرێم بۆچوونی بەڕێستان لەم بارەیەوە چییە؟ ام جی واسه دبینیم راستی ام مخابنی به دبیجین همه حول و بضاف هنه جبوه چنده کتشتت نیاسایی بینه کرنه و دستور جه خونه گریتن یاسا جه خونه گرن هل بجارتن کردستان ددم خدا نهی نکرن مخابن ام نه دبیجین ما کومک بجم یا دزگایت یت اکسپایر هنه وکی دزگایت بجم انجمنت پارزگاه نه پارلمان اکسپایر ببید سروکاتی هرم اکسپایر ببید ادی به چه شرعیته که افهمو دامو دزگایت اکسپایر ده حکمداری لوی گلی لوی ولاتی کن بر هنده جی اف حول بزاده جبو
بۆ پاش خستنە هەڵبژارتنە بڕاستی دژی هەمی پێوەرەێکی نەتەوەی نیشتیمانی دیموکراتی و ئەخلاقینە. بەڵێ دکتۆر وەک دەزانین پەسەندکردنی پرۆژه یاسایەک لەو جۆرە لە پەرلەمانی کوردستان دوای ڕێکەوتنی مەکتەبی سیاسی هەردوو یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان کە بە ڕێکەوتنی 29 حوزەیران دەناسرێت بە بۆچوونی بەڕێستان وەک چاودێرێکی سیاسی ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان دەیتوانی نەچێتە ژێرباری ئەم ڕێکەوتنەوە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بەتایبەت بۆ پرسی درێژکردنەوەی 2 ساڵی ویلایەتی سەرۆکی هەرێم؟ بله صداسات یکیتی تشیا پهنگاوکا گلک باشتر باوتون پهنگاوکا ندیر اسکری یا خالد بشرای یکیتی نیشتیمانی کوردستان و هاتی آوکرین اگر روش حسابید هر گاوکا هزه که لعنه که خو ناراضی کرو برانبری و ام تنازلش مافت خوی نتوی نیشتیمانی بکین آنجی دست کفتید خود جبردین اوا بگمان نابیتن اف برزگری که دل دهاتوش دوباره بیتم یکیتی نیشتیمانی کوردستان و هزه که سرکیل کوردستان و هزه که حتی بجن راده که گلک باج شاه خدمت آشتی و دموکراسی لکردستان بکت و بگشتی نهجی در میدان داهزه که معقول دهت حساب کنه تایبتی پشتی روز دامزراندن یکیتی زفری بو سر خط خیانتوایی و نیشتیمانی و هندک جماوره خو زفراند بوده یکیتی دشیا به هفکاری دگل دزگه نتوایی نیشتیمانی و دگل اپوزیسیون و دگل ملتی ببیت آلیه که دی گرانایی خو بخیت سر و چنده که اف پرزگری که همود بر جوان گل ولاد حل ببن نکوب سیناریو که حزبی به نچار سر کرنه. بەڵێ دکتۆر بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان دەڵێن لە پێناو گەڕانەوەی پرۆژە دەستور و سازانی نیشتیمانی لەسەر پرۆژە دەستور ئەمەمان کردووە. ئەمە پاساوێکە بۆ درێژکردنەوەی ویلایەتی سەرۆکایەتی هەرێم یاخود بڵێن بە دیوێکی ترا ئەمە دەستکەوتێکی سیاسی نییە بۆ یەکێتی نیشتیمانی کە بتوانێت پرۆژە دەستور بگەڕێنێتەوە پەرلەمان بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لە 29 حوزەیراندا سازی کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان؟ زفراندنا پروژه دستوری نه یکیتی و نه پارتی و نه چه حزب کادی منت کلوی ملتی ناکتن حق ملت ما دستور هرما کردستان بزفری تبع پارلمان بیت سر راست کردن چونکو دستور جلدی حتی جلدی دستوره که تجی خلاتی و کماسی و ناکوکی و ماده دجیه که دگل خوشی دگل دستور عراقی بروی چنده یعنی بلا کسی که چه بجم حقك و حقوق ندانت سروی ملتی خراب وی ملتی نکد ملت ما نمحتاج خیره کس خراب بکد یعنی زفراندنا دستوری حق که شرعیه ملت کرد دخواز اپوزیسیون دخواز ملت دخواز هموسازی حتی سروک هرمه و سروک پارلمانی و سروک حکومت بخواجی چند جارب دوخو بریار دای وعد داینک و دستور بزفری تبع بو پارلمان کردستان چونکو ام خدان سیستمه که پارلمانی نه بس مخابن یه بزوری وی سیستمیت کنه سیستمه که سروکایتی. بله دکتور کامران دوای پرسیارم اگه بکره با کورتی سپاس سکین سەبارەت بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخە سیاسی ئێستا لە هەرێمی کوردستان هاتوۆتە ئاراوە بەتایبەت لە دوای پەسەندکردنی ئەو دوو پرۆژە یاسایە لە پەرلەمان ئەم قەیرانە سیاسیە بە بۆچوونی جەنابەت چی بەسەردێ ئایا ئەم دۆخەوە خۆی دەمێنێتەوە و چی بکرێت بۆ ئەوەی لایەنە سیاسیەکان یاخود دۆخی سیاسی هەرێم بەگشتی لەم قەیرانە دەربچێت؟ باورم ده روش خراب برف خرابتر و چیتن یا باشتر اوه یعنی تشتی عقلانه و منطقی اوه برای سروکی هرمی که مسعود بارزانی وی پروژه امضا نکرد و سر راضی نبیتن چونکو دموی بسر و چویه دشت ری بده ایک دی خواب سروکاتی هرمی ترشیح بکرد شلای کی بشلای دو و تویست او روله که ارینی ایجابی گله که باش ببینید او خو وکو سروکی هرمی بخیت کارو گرانه یا خواب ببینید نابین اپوزیسیون و صلات نابین ملتی دا برجواندیا بالایا گل و نیشتیمان و سروریا کرد و کردستان دانم پیش برجواندیت خویت شخصی و حزبی هر دو حزب سرکی جوی پروسس بردن یعنی همو پروژه لسر حساب ملتی نیوی پنجی به پنجی و گوره رکفتنا اتفاقی وان یا استراتژی یا برینو که پیوسته و اتفاقی بیت هلوشاندنه و هر دو حزب بزبر نبسر خط خویا نتوی نیشتیمانی دیگر اپوزیسیون لحف هاتنه که چکنو بریار چارنویز بدن و کردستان بگشتی جوی قیرانی درباز بکن. بله برز دکتور کامران برواری مامۆستای زانکۆ و چاودێری سیاسی زۆر سپاس بۆ بەشداری و ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئەوەی لە شاری دۆکەوە لەگەڵمان بووی سپاسی ئامادەبوون دەکەین. بەڵێ بینەرانی بەڕێز بە یارمەتی هاوکاران بەم جۆرە هاتینە کۆتایی هەڵقەی ئەمجارەی بەرنامەمان شێت تا هەفتەی ئایندە و بەسەرکردنەوەی چەند پرسێکی تری هەفتە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ. زریان
ئەوەی هەولێر حازرە زریانگیان ئەمە میوانی دووەمە ئەزانیسی تۆ بڕۆ ئۆتۆسکەر بڕۆ ئۆتۆسکەر بڕۆ سەرەتاکە خیتامی خیر بۆچێ لەم کادرایەکەم ئامێکی دەبا ئێستا بیکەین دەبا ئێستا بیکەین ئێستا بیکەین بەڵێ بینرانی بەڕێز بەم جۆرە بە یارمەتی هاوکارانم هاتینە کۆتای هەڵقەیەم جارەی بەرنامەیمانشێت تا هەفتەی ئایندە و بەسەرکردنەوەی چەند مانشێتێکی تری پرسەکانی هەفتە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و خواتان لەگەڵ. منیش حازرم کاک. ئەمە راپۆرتی یەکێتێک